ئەمڕۆ پێشنگایەوە بینی فەرشانە و کە بینی چی بیرکەوت؟ وڵا زمانی زووی ماڵی نەنک و باپیر و ئەمەی بیرەکەوتەوە کە ئەم شتە جوانانەیان نەبوو وەختی خۆر بەڕەداخراوە و فەرشی ئۆرتەی کۆن هەبوو ئەمانە هەمێنێتەوە بەرچاوە و ماڵی کەسی باوکم تەونیان نەبوو ئانەوێتەوە بیر و کە تەونیان نەکرد بۆ فرۆشتن بەڕێیان نەکرد و نەنکم خۆی لفکە و شتی ئەچنی بۆ خۆمان. دیزاینەکان ئاوا بوون وەکو ئەمانی ئێستا یان جیاوازی؟ نزیکە لێوەی زۆریش جیاوازیان نییە زۆر ترزاریە بۆ ئەوان بە نەخژیان کرد ئەمان زیاتر وەکو بازنەیە کردیان بە پاقلاوەیان کرد تەیروشتیان تیا دروست دەکرد ئەو شتانە هەبوو. نەگەر بیرت بێ فەرشێک کە بۆ ژوورێکی مەسەلەن میوان بواە چەنی پێ چوو کاتەکەی تا تەواویان نەکرد ماڵی داپیرە دیان ماڵی وایە بۆ ئەویان نازام چەنی پێ چووکمێمە مناڕووی بەڵامی تر ئەمزانی خەریکن تەونەکەن دایانە ناش بە وەکو شانەوا بۆ شتەکانیان پیان ئەچنی و زمانی زۆر یانیان خەریکە بوون ئێواران کەی لەکرد تۆ ئیشی ناوماڵ و بەردەستی و خواردن چوونەوە سەر ئیشەکەی خۆیان دیان بەس بە شەو زۆرتر نیانەکی و ناڕەحەتی زۆر یا بوو. بەڵێ هەروەڵاتیای بچکم بڕینی ئەویست کوتانەوەی ئەویست ئەمە بەنانە تا ڕەنیان نەکرد و چاکیان نەکردوی خۆیان بوون. بیرت بێ بۆ خۆتان بەکاتانێنایان بۆ فرۆشتن ئەمە بۆ فرۆشتیش دایانەنا بۆ خۆشمان زۆرتر بۆ کەس و کار لێمانە کڕینەوە بە پارە بەکارمانەیەنا. ئەو کاتە نرخیان زۆر نەبووانیە؟ باوەڕ ناکەم بیرم نییە بەڵام دیارە باش بووە ئەستا شت هەرزام لە چاو ئەوەیە وڵا شتەکانیان زۆر بەس جوان بوو. ئێستا ئەمڕۆ چیت بیرکەوتەوە؟ وڵای بڵێم چی زمانی زوو زمانی تر ئەخێری شەستەکان بدایەتی هەفتە ئەوانە و بیرە خاتەوە کە ئەم شتە جوانانە هەبوو. لەم فەرشە کوردیانە هیچ ماوە لە ماڵتانیان نەمەوە؟ من خۆم وڵا دوو بەڕێ بچووکم هەیە کۆن پاراستوتە؟ بەڵێ بەس لە وەختی خۆی من لە دەرەوە بووم لە لادی ئەوانە ماڵمان سووتە ئیتر نەمان ماوە هیچی ناشتمان هەبوو خەسوم بە ڕەحمەت بێ بۆیە هێنامی خۆیانی قەیمی من نەخەستم بەس نەمان ماوە بەس دوانی بچووکە وەکو بەرپێوایە و دوانم هەیە. دڵە ناوی نەخێر ناشی نەوەڵا هەر هەڵم مناڵەکانیش نەیان بینیوە هەڵم گرتووە. بەڵێ ناڵێن با سەیری بکەین نازانن هەڵم گرتە بەڵێ دوایە زانەوە ڤیدیۆ بی نەزانن بەڵێ هەمە لە خوارەوەیە لانەیە وەختی خۆی دام خستووە وەخت زوو پێشەوەی هەڵی گرمەوە بینی بێتیان بەس ئێستا مناڵ بوون بیریان نییە. بەڵێ هەڵم فەرشی ئەو ساکە جوانتر بوویایی ئێستا چاک و باش؟ وڵی ئەوسا چاک بوو ئەمان شت ئەو سڕی هەموو ڕۆژی هیچی لێ ناوی سا بە دوو سڕین ڕەنگەکەی تێگەچێ خۆی خێرا سفتیەکەی نامێنێ بە کەڵک نایی ئەوسا زۆر جوان بوو ئەشەشە ڕەنگی تێک ناچوو. بیرۆکەکە لە سەرپارچەی قماشی زیایی ناوماڵی خۆت و یان لای بەرگ درۆکانەوە کە شتێکی زۆر زیایە لە ماڵەکەشتانە و لە لای بەرگ درۆکانە لە لای خەڵکی تریش خزم و کەسوکاریش هێناومانە ئێمە کۆمان کردوتەوە جیامان کردوونەتەوە لە یەکتری بە پێی ڕەنگ بە پێی درێژی و پانی و ئەمانە ئەنجا هێناومانە بڵین شتمان پێچاومانەتەوە قماشەکان پێچاومانەتەوە مەسەل ئەمانەوەی پێچراونەتەوە سێ چین قماشە سێ چین قماش پێچاومان دەتەوە ئەنجا بە حەبل پێچاومانەتەوە بۆی نەکرێتەوە ئەنجا دوای ئەوە دیزاینێکمان بۆ کردووە لەسەر دیزاینەکە دانیشتوین نووسانومانن بەیەکەوە دیزاینەکەی خۆمانە یعنی کەس دێ خۆمانە بەس خۆمانن یعنی من و خوشکەزاکەم ئەویش ئەندازیارە بیرمان لێ کردەوە فەرشە چۆن دروستکەین ئیتر هێناومانە ڕەنگەکانمان جیا کردوتەوە و نەخشێکمان بۆ کردو و جێبەجێمان کردو هەر فەرشێ تقریباً 4 ڕۆژی پێچێ ئیشەکە قورسە تقریباً 30 دانە هەبێت 30 دانە 2 ساڵە بێ خەریکی ئێمە یەکەم شت خولیایە خولیا هەزمان لە ئیشی کاری دەستیە دووەم شت پارێستی ژینگەیە ئەوەم و پارچە قماشەی کە فڕێ ئەیرێ لەلایەن خەیاتەکانەوە ئێمە هێناومانە سوودمان لێ وەرگرتووە لە ماڵەکانی خۆمانە کە شتێک زیایە بۆ فڕێگەی هێناومانە پاراستنی کەلتوری کوردیشە پاراستنی ژینگەیە و خولیاش.